لێدوانن بەرپرسیارن قەسەدە و مەسەدەیەن دووفاقی و دژبەری هەف بەردەوامن لێ ئالیەکی مەزلوم کوبانێت بێژێک و تورکیا دەولەتەکە بە هۆڤانە تەبگەرێ دکێ لێ دژیویژی ئەلهام ئەحمەد دەبێژێ تورکیا دەولەتەکە جیرانە و ئەم دخوازن پەیوەندیên مەیەن ئاشتیانە لەگەڵ تورکیا هەبن. بەریاک و ئەمە دەرباسی ناڤەڕۆکە لێدوانن بەرپرسیارن قەسەدە و مەسەدە دەربارەی ئۆپەراسیۆنە تورکیا ببن ئەمێ لەسەر دووفاقیە قەسەدە و مەسەدە لێدواناندا دەربارەی ڕژێمە ئەسەد ڕاوەستن. مەزلوم کوبانێت بێژێ کووان ji ساڵە 2019 بە دەبەرێن سینووریەن ڕۆژاوای کوردستانی ڕادستی ڕژێمە سەدکردنە ژمارەیە چەکدارن ڕژێمە سەدژە چەکدارن قەسەدە بهترە و پێویستە ڕژێم بە ئەرکێ خوا دپاراستنە دەبەرێدا ڕابێ. أقول وبكل شفافية لقد أنجزنا مسألة الحدود مع النظام السوري. الآن الجيش السوري ينتشر على كامل الحدود وبشكل رسمي. جێ ئالی خۆڤەژی ئلهام ئەحمەد هەفسەرۆکە دەستەیەجی بجیکارە مەسەدە دەهەفدیتنەکێدا گوتنێن مەزلوم عەبدێ بێداڕە و دەرخستن و گوت و کێشێن مەزن نافبەرە وان و ڕژێمە ئەسەد دەهەنە. أننا في قضايا ومشاكل مع النظام الحاكم في سوريا. تەوی هەوڵن بەردەوامێن قەسەدەک و ڕژێمە ئەسەد جوان ڕازی ببێ و بە هاوارە وان بە بچێ دان پێدانێ بوان بکێ. هەڵوێستا ڕژێمە سەدجە قەسەدە زەلالەک و بەشار لە سەد سەرۆکی ڕژێمە سووریێ چەندین جار ئەب هەڵوێست تەکەس کردە. كل من يعمل لصالح الأجنبي وخاصة الآن تحت القيادة الأمريكية، وهذا الكلام ليس من يقوله، هم يعلنون بأنهم يعملون تحت مظلة الطيران الأمريكي وبالتنسيق معه، وهم يعني سوقوا ونشروا صور وفيديوهات حول هذا الموضوع. كل من يعمل تحت قيادة أي بلد أجنبي في بلده وضد جيشه وضد شعبه هو خائن. لێ ئالیەکی دێن مەزلوم کوبانێ دەبێژێک و تورکیا دەولەتەکە بەهۆڤانە تەبگەرێ دکێ و پێویستە سینوورەک ژێ تورکیارە وەرێدانین و تورکیا بەهۆڤانە عێریشێن ئاسمانی ئەنجامدانە و بنیازە ئۆپەراسیۆنە بەژاییژی ئەنجام بدێ. منذ فترة طويلة تحاول الدولة التركية بدء عملية برية، وقبل فترة وجيز الرئيس التركي أردوغان وبشكل رسمي قال في بيان بأنهم سيقومون بعملية في كوباني ومنبج وتل رفعت. نحن ننظر إلى هذه التهديدات التركية بشكل جدي. تركيا اتخذت القرار ببدء عملية على هذا المنوال. يتبين من هذا أن الدولة التركية أصبحت همجية بأفعالها. هینا 24 دەمژمێر لەسەر گوتنا مەزلوم عەبدێرە دەرباس نەبووی دەربارەی تورکیا جارەکەدن ئەلهام ئەحمەد گوتنا مەزلوم کوبانێ بێ دەڕە و دەرخست و گوت و تورکیا وڵاتێکی جیرانە و ئەم دخوازن پەیوەندیên ئاشتیانە لەگەڵ تورکیا ئاوا بکەن. نحن نسعى لأن يكون هناك علاقة أمن وسلام ما بيننا، خاصة وأن تركيا هي مجاورة للحدود السورية بشكل مباشر، ونحن لم نستهدف الأمن الداخلي في تركيا نهائيا. جبر دوفاقیە سیاسەتە قەسەدە و مەسەدە و جودابوونە لێدوانên wan ئیدی خەلکێ ڕۆژاوای کوردستانê کەتیە مەترسیەکە مەزندا بتایبەتی دەماک و مەزلوم کوبانێ دبێژێک و ئەوێن بەرێن شەر لە تەڤە ناوچەین سنووریان ڕۆژاوای کوردستانê bi Tirkiyê re vekin.